سڵاو و ڕێزی تایبەتم هەیە بۆ هەموو بینەرانی خۆشەویستی بەنامەی تەوارەکان. دیسانەوە بە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکە هاتوونێتەوە خزمەتتان. بینەرانی ئازیز، لە بەرنامەی پێشتر و لە حەوتوی ڕابردوودا باسمان لە چەمکی توندوتیژی کرد و پێناسەی توندوتیژی دژی ژنان و بە وتوێژ لەگەڵ میوانی بەرنامە هۆکارەکانی توندوتیژی دژ بە ژنانماندایە بەر بەس. لە بەرنامەی ئەمڕۆماندا باس لە یەکێک لە باوترین جۆرەکانی توندوتیژی دەکەین دژ بە ژنان، ئەویش توندوتیژی خێزانی. توندوتیژی خێزانی یەکێک لە باوترین شێوەکانی توندوتیژیە دژ بە ژنان کە لە ناو چوارچێوەی بنەماڵە و لەلایەن کەسانی نزیک بە ژنانەوە لەوانە باوک، برا، هاوسەر و هاوژیانەوە دژ بە ژنان ئەنجام دەدرێت. ئەم جۆرە لە توندوتیژی دژ بە ژنان کە لە چوارچێوەی ماڵەوە ئەنجام دەدرێت تەمەنێکی دیاریکراویش ناگرێتەوە. لە کۆمەڵگا نەریتیەکاندا کچان هەر لە سەرەتای دایکبوونیانەوە لەبەر کچبوونیان سوکایەتیان پێدەکرێت و توندوتیژیان بەرامبەر دەنوێندرێت. توندوتیژی خێزانی لەبەر ئەوەی لە کونجی ماڵدا ئەنجام دەدرێت زۆر جار شاراوە دەمێنێتەوە و بێدەنگەی لێت دەکرێت. لە حاڵێکدا گەورەترین کاریگەری دەرونی و ڕۆحی هەیە لەسەر ژنان. جگەلەوەی ڕوویداوە بووە زۆر جار لەبەر جەستەییەوە کاریگەری خراپی بۆ لەسەر ژنان. ئەگەر بمان هەوێت باس لە هۆکارەکانی توندوتیژی خێزانی بکەین ئەبێ باس لەو فاکتەرە گرینگانە بکەین کە لە پشتەوەی ئەم دیاردەیە. گەورەترین هۆکاری پەرەسەندنی توندوتیژی خێزانی ئەو مەشروعیەتەیە کە عورف و ئاین ئەیدەن بە پیاوان بەوەی کە توندوتیژی بنوێنن بەرامبەر بە ژنان. لە نەریت و عورفدا بەتایبەت لە کۆمەڵگا نەریتیەکاندا بە شێوەی هێرەمی داڕێژراوە. ژنان لە خوارەوەی هەرەمەکەون، بۆیە پیاوان بە هەموو شێوەیەک و بە هەر بیانوویەکەوە بێت ئەو مەشروعیەتە ئەدەن بەخۆیان کە بەرامبەر بە ژنان و کچان و هاوژیانەکانیان و خوشکەکانیان توندوتیژی بنوێنن. زۆر جاریش لەلایەن ژنانەوە بێدەنگە دەکرێت بەرامبەر بەم توندوتیژیانە لەبەر ئەوەی بە پێچەوانەی عورف و ئاینی دەزانن هەر چەشنە دەنگ هەڵبڕینێک. بینەرانی خۆشەویست، هەر وەک نەریتی بەرنامەکە لە میوانی بەڕێز چەند پرسیارێک دەپرسین. وەک یەکەم پرسیار، پێناسەی توندوتیژی خێزانی چییە؟ لە وەڵامی ئەم پرسیارەدا میوانی بەرنامە بەم شێوەیە وەڵاممان ئەداتەوە. سڵاو ڕێزم بۆ ئێوە بۆ بینەرانی بەرنامەکەتان هەیە لە ڕۆژهەڵاتی بەنسبەت ئەوەی کە پێناسەی توندوتیژی چییە هەڵبەت لە جیهانی ئەمڕۆیە لەلایەن ڕێکخراوی دکتۆرانەوە لەلایەن ڕێکخراوە جیهانیەکانەوە بۆ لەوانە ڕێکخراوی تەندروستی جیهانی پێناسی جۆراوجۆر بۆ مەسەلەی توندوتیژی خێزانی کراوە و لە کۆتاییە ئەو پێناسەی کە بەردەوام ئەم پێناسە شتی تری بۆ زیادەت بەتایبەت لە نێو باڵین نەتەوەی دکتۆرانە لە نێو هەیەتی نەتەوەی دکتۆرانە ئێستا ئەم پێناسی توندوتیژی خێزانی زۆر بەرفراوان بۆتەوانێت چۆتە مەوداکانی لەویایە کە توندوتیژی خێزانی بە مانای هەر جۆرە توندوتیژیەک دێت کە جەستەیی بێ، دەرونی بێ، تەنانەت مادی بێ کە کەسێک لە کەسێکی تری ئەکا لە نێو خێزانە. بۆ مانایی کەسێک کە باڵادەستە کە کۆنترۆلی هەیە کە هێزی هەیە ئیتر ئەو هێزە ئایا جەستەیی بێ، مادی بێ واتە لەباری ئابووریەوە بێ و یاخود دەسەڵاتێکی کۆمەڵایەتی یاسایی پێی بەخشرا بێ لە نێو خێزانە کە ئەتوانێت دەستدرێژی بکاتە سەر کەانی تر لە ناو خێزانەکەیە لەباری جەستەییەوە ئازاریان بە هەڕەشەیان لێ بکە، تووشی ترس و تۆقاندنیان بکە، باڵێن پارە و خواردنیان لێ ببڕێ لە نێو ماڵە، لە ماڵ دەریان کە یاخود زیندانیان کە لە ماڵە. واتە مۆگایەکی زۆر بەرفراوانی هەیە پێناسی توندوتیژی خێزانی کە بەداخەوە ئەوەی کە لە تەواوی جیهانە هەیە کە ڕاستە قوربانی توندوتیژی ئەکرێ هەر کەسێ بێ، ئەکرێ پیاو بێ، ئەکرێ ژن بێ، وەک هەر کەسێکی نێو خێزان بێ، بەڵام بە شێوەیەکی بەرفراوان و بە ژمارەیەکی زۆر زۆر بە ئەندازە زیاد بەرامبەر بە ژنان ئەکرێت و بە هەمان ئەندازە بەرامبەر بە مناڵان ئەکرێت. هەڵبەت توندوتیژی خێزانی ئەتوانێت بەرامبەر بە خەڵکێک بێت کە کەم ئەندامە، ئەتوانێت بەرامبەر بە خەڵکێک بێت کە لەوانەیە باری دەرونی تەواوانە بێت. هەموو نمونەکانیمان زۆر بینیوە مەسەلا لە هەرێمی کوردستان لە هەموو شوێنێکی جیهانە. توندوتیژی خێزانی بەتەنها با بڵین ئەو زیانە ناگەیەنێت کە لەویا بە کەسێک بکەوێت، بەڵکو هەڕەشەکەشی ترس و تۆقاندن دروستەکە. واتە ئێستا هەڕەشەکردن لە توندوتیژی چۆتنێ
خانەی پێناسەکردنەکەیەوە. ئەگەر ئێمە بین با بڵێن ئەم جۆرانەی توندوتیژی کە بە توندوتیژی خێزانی ناو ئەگرێ لە هەرێمی کوردستان یاخود لە بەشەکانی تری کوردستانە وەرجێڕین ئەوەی کە لەوێ چی ڕوو ئەدا لەنداڕێەوە ئەبینین کە توندوتیژی خێزانی بە هەموو جۆرەکانیەوە لەوێ بەردەوام هەیە. ببوورە من بیرم چوو ئەو بڵێن بۆ نمونە شتای وەکو بۆ نمونە خەتەنەکردنی کچانی منزاو بەشێکە لە توندوتیژی خێزانی، بە زۆر بەشودانی کچان، دەرهێنانیان لە مەکتەب و حتا کوڕانیش یاخود بە زۆر ژنهێنان بۆ کوڕان، ئەمانە هەموو بەشێکن لەو توندوتیژیە لە جۆرەکانی توندوتیژی خێزانی. و هەڵبەت ئەیبینین ئێمە لە شوێنێکی وەک هەرێمی کوردستانە ئاکامەکانی ئەم توندوتیژیە بەشێکی ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە کچانی گەنج لە ژنان یاخود بەدەستی کەسوکاریان ئەکوژرێن لە ژێرناوی لەپەدارکردنی شەرەف و ناموسا و یاخود لەوەش زیاتر ژمارەی زیاتر ئەوەیە ژمارەی ئەو ژنان و کچانەیە کە خۆیان ئەسووتێنن کە بەدەستی خۆیان مردنیان پێ خۆشترە لەو توندوتیژی کە تیای ئەژین لە نێو خێزانە. کاتی ئەمە وەکوتم کاتی ئەم پێناسەیە وەرئەگەڕی یاخود سەیری لێ یەکەیتەوە لە نێو شوێنێکی وەک هەرێمی کوردستانە ئەبینیت کە تەواوی بوارەکانی ژیانی ژنان و کچان و مناڵانی گرتووەتەوە لە نێو خێزانە. بۆ نەوە پشتیوانی هەیە پشتیوانی هەیە لەوەی کە بۆتە کەلتورێکی نۆرماڵکراو بە جۆرێک بەتایبەت لە نەک تەنها لە هەرێمی کوردستان لە زۆربەی زۆری کۆمەڵگاکان کە تیایە زۆرینەی خەڵک سەر بە دینی ئیسلامە یاخود خۆی بە موسڵمانە زانێ سەیرەکەی جۆرێک توندوتیژی خێزانی نۆرمەڵایز کراوە بۆ مانایی شتێک نییە کە بەڕێکەوت ڕووبا یاخود شتێک نییە کە بەڵکو شتێکە وەکو دیاردەیەکی ئاسایی ژیان سەیرەکرێت کە پیاوە دەسەڵاتی هەیە، خاوەنی ئابووریە، خاوەنی هێزی جەستەیە و حەقی هەیە لە یاسایە مافی هەیە بەسەر ئەوەی کە لە ژن بدا لە مناڵ بدا یاخود دەستدرێژی بکات بەسەر ئەندامانی تری خێزانەکەی. بەڕای من وەکوتم پێناسەی توندوتیژی پێناسەیەکی زۆر بەرفراوانە، بەڵام بیرمان نەچێ ئێمە لێرە باز لە توندوتیژی نێو خێزانەکەین. هەڵبەت توندوتیژی جۆری توندوتیژی تر زۆر هەیە، توندوتیژی سیستەماتیک هەیە کە لەلایەن دەسەڵاتی سیاسی سیستەمەوە ئەکرێ بەسەر گروپێکە یا بەسەر ژنانە یا بەسەر ماڵانە. توندوتیژی سەرجادە هەیە کە جاری وایە ئێمە بینیمانە بۆ نمونە گروپێکی ئایدۆلۆژی یا گروپێکی دینی بڕیارەیە کە زنجیرەیەک لە توندوتیژی بەرامبەر بە ژنان ئەنجامدا بۆ ئەوی ترس و تۆقین بڵاوکاتەوە یاخود بەرامبەر بە مناڵان ئەنجامدا. ئەمانەش جۆری توندوتیژی کە بەداخەوە بە فراوانی هەم لە هەرێمی کوردستان هەم لە ئەتوانین بڵێن هەموو جێگەیەکی جیهانە ئەمڕۆ ئامادەی هەیە. پرسیاری دیکە ئەوەیە هۆکارەکانی توندوتیژی دژی ژنان چییە؟ بەڕای من بیرروڕای جیاواز زۆرە لەسەر ئەوە، بەڵام هەندێک هەیە کە تۆ ناتوانانی یعنی هیچ کەسێ ناتوانێت ئینکاری لەوە بکاتە توندوتیژی خێزانی لە جێگەیەکا بنووسە بێتە هیچ بەڵانسێک و یەکسانیەت لە نێو ئەندامەکانی خێزانە نییە. جاری وایە ئەم نایەکسانیە یاسا ڕسمێتی پێیاوە، کەلتور ڕسمێتی پێیاوە، دین ڕسمێتی پێیاوە، دابنەریتی نێوکۆمەلگا ڕسمێتی پێیاوە و بە جۆرێک پەیوەندی ژن و مێرد، پەیوەندی مناڵ و باوک یا مناڵ و دایک، پەیوەندی مێینە بەنێرینەوە لە نێو خێزانە وا نیشاندراوە کە ئەمە پەیوەندیەکە زیاتر لایەنی خۆشەویستی و پێکۆژیانی و تەفاهمکردنی یەکسانیەکە خراوەتە لاوە، بەڵکو ئەوە هێنراوەتە پێشەوە کە با بڵێن بەشێک لە خێزانیا ئەندامێکی خێزان مافی زیاترە بەسەر ئەویترەوە. هەروەکوتم بۆ نمونە ئێمە بینین لە یاسایە لە یاساکانە مەسەن ئەتوانێت مافی پیاو بۆ لێدانی ژن بکارێزێ، لە هەندێک یاسایە مافی ئەوەی کە پیاو ئەتوانێت ژن بکوژێ ئەگەر خێزانەکەی لەپەدار کرد و یاخود سزادانەکەی کەمتر بکاتەوە لەو بارەیەوە. پاراستنی مافی پیاو لە مەسلەی تەلاقا لە مەسلەی هاوسەرگیریە، ئەمانە هەموو نمونەی ئەو نایەکسانیانین ئەو جیاکاریانەی کە ئەیبینن کە لە یاساوە سەرچاوە ئەگرێ، بەڵام لە نێو خێزانە کاریگەری کۆلپیشانەیە دەسەڵاتێکی زیاتر ئەدا بە پیاو ڕێگەی پێ بۆ خۆشەکان کە بتوانێت توندوتیژی بەرهەمبێنێ لە نێو ئەو خێزانە، کە بتوانێت بۆ ئەوەی بیسەلمێنێت کە ئەو
گەورەترە باڵادەسترە لە یەکترە لە چاوەوانی ترا لێدان بەکارهێنێ ئازار بەکارهێنێ توندوتیژی دەرونی بەکارهێنێ کۆنترۆڵ باڵێن دەستگرتن بەسەر ئابووری ماڵە بەسەر داهاتی ماڵە و چۆڵی محرومکردنی ئەندامانی تری خێزانەتی لەو داهاتی کە خێزان هەیەتی واتە یاسای جیاکاری کە بەداخەوە ئێمە لە دیسانەوە ئەڵێن لە جۆربەی زۆری کۆمەلگاکانی خۆڕەڵاتی ناوەڕاستە هەیە و لە هەرێمی کوردستان هەیە ئەتوانێت هۆکارێکی گەورە بێ بۆ ئەوەی ئەم توندوتیژیە بەرامبەر بە ژنان لە ماڵەوە بەردەوام بێت مەسەلەیەکی تر من ئیشارەتم پێیا بۆ نیمە کاتی تۆ ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دینی ئیسلام هەژمونی هەیە بەسەر ژیانی خەڵکدا بۆ مانای هەژمونی هەیە کە بە جۆرێکدا و دەستگاردنیەکان لە وەزارەتە پێوە لە مزگەوتەکانیەوە لە مەلاکانیەوە و لە هێزە سیاسەکانی ئیسلامەوە لە کەناڵەکانی تەلەڤیزۆن و ڕادیۆیانەوە تەدەخل ئەکەن لە هەموو گەورە و بچووکێکی دواری ژیانی خێزانە لە هەموو هەڵسوکەوتێکی ژنانە لە ناو ماڵ و لە دەرەوەی ماڵ تەنانەت هەوڵەیەن کە باڵێن باز لەوە بکەن کە ژن تەسەڕوفاتی ژن هەڵسوکەوتی ژن هەڵسوکەوتی مناڵ ئەخەنە نێو چوارچێوەیەکەوە کە دین دیاری کردووە و دینێک 1400 ساڵ لەوە پێشنووسراوە توێتی کە ژن ئەبێ وا بجوولێتەوە ئەبێ وا جن لەبەرکە ئەبێ وا نان بخوا ئەبێ وا کارکە ئەبێ وا خزمەتکاری بکە هاتوون ئەم جۆرە باڵێن کاتێک کە تۆ ئەم جۆرە بیرایە هەژمونی کرد لە نێو کۆمەلگایە کاتێک کە دیعایی زۆرت بۆ کرد کاتێک لە هەموو منبەرەکانی ڕادیۆیی و لە مزگەوتەکان و لەسەر جادە ئەم قسانە ڕۆژانە وترایەوە دووبارە هانی پیاو ئەدا کە بڕواتەوە ماڵەوە لە نێو خێزانەکان توندوتیژی بەرهەم بێنێ و ئەو دەسەڵاتی خۆی ممارەسە بکە ئەو دەسەڵاتی خۆی بسەپێنێ بەسەر ژنیا بەسەر خوشکیا بەسەر مناڵیا بەسەر ئەندامانی تری باڵێن خێزانەکەیە کە ئەتوانێت ئەو دەسەڵاتی بەسەراتوا دەبکە واتە لێرە باسی یاسامان کرد باسی دینمان کرد و یاسا دین یاسای سیستمی دەسەڵات لەگەڵ هەژمونی دین ئەتوانێت کەلتور دروستکەن و ئەتوانێت لە ماوەیەکی دیاریکراوە کەلتورێکی حتا بڵێن کۆنەپەرست هەتا بڵێن بژەژن هەتا بڵێن هاندەر بە توندوتیژی دروست بکەن و بیکەنە نۆرمی ژیانی خەڵک هەڵبەت لە بیرمان نەچێت کە مەسەلەی ڕەگ و ڕیشەی پیاسالاری لە نێو کۆمەلگاکانی ئێمە کە نەک تەنها لە کوردستانە بەڵکو لە تەواوی جیهانە ئێستا هێشتا پیاسالاری ڕەگ و ڕیشەی هەیە هێشتا مەسەلەی ماسکولینیتی بەهێزبوونی پیا و قووەتی پیا و زاڵە بەسەر ژنبوونە زاڵە بەسەر نەبوونە و هێشتا ئەتوانێت ببێتە هۆکاری توندوتیژی هێشتا پیا و لە بەرامبەر بە باڵێن لە جیاتی قسەکردن تەفاهمکردن لە جیاتی ڕێککەوتن لە جیاتی بەڕەسمیناسینی مافی بەرامبەر ئەو دەستەدا بۆ توندوتیژی و بۆ دەست بەرزکردنەوە و بەکارهێنانی جۆرەها ئازار لە دەستی بێ ئەتوانێت بیکە بۆ کوتم کەلتور دین یاسا ئەتوانێت پشتیوانی بن لەم کارانە و لە دنیای ئەمڕۆیە ئەمە بەردەوامە هۆکاری تر زۆر زۆرە بۆ نمونە باری ئابووری فراقی ژنان کلەبیان لە تەواوی بوارەکانی ژیانە وەکوتم جیاکاری لە یاساکانە هەموو ئەمانە کەلتوری توندوتیژی ئەتوان بەرهەم هێنن و ببنە هۆکارێکی گەورە بەشێکی تری شێوەیە کە ژن بۆ خۆی ئەم سەرکوتە ئەخواتەوە بۆ ماڵخۆی و بڕوای پێهێنێ و بە بەشی خۆی ئەزانێ لە ژیانە و جارێکی تر ژن ئەتوانێت بێتەوە لە نێو ئەندامانی خێزانەکە ئەتوانێت ئەو ببێتە هۆی بەردەوامبوونی توندوتیژی ئەتوانێت ئەو ببێتە هۆی باڵکێشانی توندوتیژی بۆ ئەندامانی تری خێزانەکە بۆ کەسانی مناڵتر بۆ کەسانی باڵنیا دایک بۆ کچی خۆی یاخود منت بۆ کچەزاو کوڕەزای هەموو ئەمانە بەداخەوە مەوداکانی توندوتیژی پێکێنن کە هۆکارە سەرەکیەکانی بە بڕوای من هەمیشە لە شوێنێکەوەیەت کە ئەتوانێت بۆ ئەمکانی دروستکە ئەویش سیستمی دەسەڵاتە ئەویش دروستکردنی کەلتورە لە نێو کۆمەلگایە خوێندنی پەروەردەیە ڕاگەیاندنە لە یاساکان ئامادەی توندوتیژی بە ماناگشتیەکەی فۆرم و جۆرێکی تایبەتی نییە توندوتیژی خێزانیش بە هەمان شێوە هەڵگری فۆرم و جۆری تایبەتە زۆر جار ناوشیاری هەیە بەرامبەر بەو جۆرانەی توندوتیژی لە کۆمەلگا و لە ناو ئەندامانی خێزاندا کە ڕوودەدەن زۆر جاریش ئەم فۆرمە جۆرا و جۆرانەی توندوتیژی بە ئەنقەست لەلایەن پیاوانی بنەماڵەوە ئەنجام دەدرێت بۆ داسەپاندنی هێژمونی و هێزی خۆی
توندوتیژی فیزیکی و توندوتیژی کەلامی یان توندوتیژی بۆ بە قسەکردن کە توانج و جنێو دەگرێتەوە. توندوتیژی سەکسی و زۆر فۆرمیتر لە فۆرمە باوەکانی توندوتیژی خێزانێ. بەڵام زۆرجار لای ئێمە کە باس لە توندوتیژی دەکرێت زیاتر مەبەست توندوتیژی فیزیکیە. لە حاڵێکدا فۆرمەکانی تری توندوتیژی کاریگەری نگەتیڤیان لەسەر ئەو ژنە هەیە کە توندوتیژی بەرامبەری ئەنجام درراوە. تا ئێستا ئێمە باسمان لە توندوتیژی خێزانی کرد و جۆرەکان و هۆکارەکانی پەرسەندنی ئەم فۆرمە لە توندوتیژی. بەڵام ئەگەر بمان هەوێت باس لە مکانیزمەکانی ڕوبەڕووبوونەوە بکەین بۆ نەهێشتنی توندوتیژی پێویستە ژنان و پیاوانی کۆمەلگا ئاگادار بکەینەوە لە ئەنجامەکانی توندوتیژی خێزانی و توندوتیژی دژ بە ژنان. هەروەها یاسا ئەبێ پشتیوانی ئەو ژنانە بێت کە لەلایەن بنەماڵە و پیاوانی بنەماڵەوە توندوتیژیان بەرامبەر دەکرێت. ژنان ئەبێت لە ڕێگای مکانیزمە جیاوازەکانی سیستمی پەروەردە بەرامبەر بە توندوتیژی و فۆرمەکانی توندوتیژی ئاگادار بکرێنەوە. هەروەها ئەبێ هەوڵ بدرێت ژنان لەباری مادی و ئابوووریەوە سربەخۆ بن. لەبەر ئەوەی سربەخۆبوونی ژنان لەباری مادیەوە دەتوانێت یارمەتیدەری باش بێت بۆ نەهێشتنی توندوتیژی. لە درێژەدا لە میوانی بەرنامە دەپرسێن ئەم مکانیزمانە کامانن یا چین بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ نەهێشتنی توندوتیژی خێزانی. سەبارەت بۆی کە ئەو میکانیزمانە کامانن بۆ مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خێزانی ئێمە ئەتوانین بە شێوەیەکی تیۆری لە ئێستاە ئەو بەتایبەت بۆ ئەگەر ئێمە باز لە بارودۆخی توندوتیژی لەسەر ژنان لە هەرێمی کوردستان بکەین ئەتوانین بە شێوەیەکی تیۆری باز لەو میکانیزمانە بکەین. بەڵام ئەوەی کە لە ئەرزی واقعە لە ڕاستیە سیستەمێکی دەسەڵات کە لە کوردستان بەڕێوە ئەچێت چەندە ئەتوانێت ئەم میکانیزمانە بەکاربێنێت چەندە ئەتوانێت کاری بۆ بکاوە چەندە ئەوێت نەک ئەتوانێت بەڵکو چەندە ئەوێ و ئیرادە ئەگرێت کە توندوتیژی بەنەوەی توندوتیژی بێتەوە و کەتایی پێبێنێ ئەمەیان مەسەلەیەکی ترەکە من لە ئێستاە بۆ وەڵامی پرسیارەکە تەنها زیاتر وەڵام بەبارە تێورێکی ئێمە بۆی کە ئێمە و ئەمە شتێکی تازە نییە ئێمە ساڵهای ساڵە لە هەرێمی کوردستان زیاد لە 24 ساڵە بەردەوام بەرنامەی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی ئەخینە بەردەم دەسەڵات وەکو ڕەشاوەکانی ژنان وەکو کەسانی بابڵین چەپ و سۆشیالیست هەموو بەردەوام خەریکی ئەوەی کە بەرنامەی چۆن ڕوبەڕووی ئەو توندوتیژیە دەرفەوانە بینەوە لە هەرێمی کوردستان ئەم جۆرە میکانیزمانە بخینە بەردەم دەسەڵات. هەڵبەت هەندێکی زۆر کەمی لە ئێستا هاتووەیەکە لەوانەیە یاسای دژی توندوتیژی خێزانی بەڵام بە ئەمەلیکاری نەکردەوە نەتوانیوە ژیانی ژنان و منداڵان بپارێزێت لە دەست توندوتیژی. میکانیزمەکان بەگشتی ئەوەیە کاتێک کە تۆ لە کۆمەڵگەیەکە دیاردەیەکت هەبێت کە توندوتیژیەکی بەرفراوانە هەمەلایەنایە لە هەموو جێگایەکە بەرامبەر بە ژنانەکێ بەرامبەر بە مناڵانەکێ کاتێک کە تۆ ئەمەت هەبێت وەکو سیستمی دەسەڵات ئەبێ بەرنامەیەکت هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەبێ استراتیجێکت هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی. پێش هەموو شتێ لێوە دەستی ئەەکەی کە کەم و کورتی نێو سیستەمەکەت بۆ چییە؟ تۆ وەکو دەسەڵات چ جۆرە یاسایەکت هەیە؟ چ جۆرە باڵێن میکانیزمێکت بۆ خەڵک داناوە کە بەپێی ئەوە بجوڵێنەوە هەتاوە بەرگری لە توندوتیژی. هەڵبەت لە هەرێمی کوردستان ڕێک لە پێچەوانەوەیە ئێمە هەندێک یاسامان هەیە تا وەکو پێشتر باسی کرد ئەو دەسەڵاتە ئەداتە پیاو کە بڕواتەوە لە ماڵەوە توندوتیژ بێت و نەترسێت لەوەی سزا ئەدرێت لەسەری. یاسای داری کەسێتی یاسای سزادانی عراقی کە ئێشتا بەکارێن ئەمانە ئەو یاسایانی لە هەرێمی کوردستان کاری پێ ئەکرێت و ئەتوانێت هانی توندوتیژیدا لەنێو خێزانە. لەو بارەیەوە کەوابێ ئەم سیستەمی دەسەڵاتە ئەبێت پێش هەموو شتێک سەیری یاساکانی بکات ئەبێ هەوڵدا یەکسانی ژن و پیاو ببینێنە لەم یاسانە ئەبێ هەوڵدا دیسکریمینیشن و ئەو جیاکاریانەی لە دژی ژن کردوێتی لای دەرێ لەم یاسایانەیە و ژن و پیاو یەکسانکە لە بەرامبەر ئەو تمافەکانیان لە خێزانە و مافی یەکسانیان باتێت لە هاوسەرگیریە لە جیابونەیە لە سەرپەرشتی مناڵە لە میراثیە و لە هەموو بوارەکانی تری پەیوەند بە ژیانی کۆمەڵایەتی خێزانەوە. بەشێکی تری ئەوەیە کە تۆ دەبێت بۆ دامودەستگاکانی دەسەڵات دامودەستگاکانی خزمەت بۆ فەرمانگاکانت بۆ شوێنی کارت بۆ شوێنی خوێندنت دەبێت ڕێنماییت هەبێت لەوەی کە چۆن بەرەوڕووی توندوتیژی ببنەوە لەوەی کاتێک خەڵک شایەتی توندوتیژی خێزانیە بێ یاخود ئەبینێ فەرمانبەرێکی ژنی مامۆستایەکی ژنی کەسێکی کێشەی خێزانی هەیە بتوانێت ئەم ژنە ڕێگەدانرا بێت چۆن شکایەت بکا و چۆن ڕزگار بکرێ و چۆن یارمەتی بگرێت کە ژیانی بپارێزێت لە
لەسەر توندوتیژیە لەباری ئابووریەوە پشتیوانی بکرێت تا بتوانێت لەسەر خۆی بوەستێت لە هەرێمی کوردستان ئێمە بەناو بۆ نمونە شەلتەرمان هەیە شوێنی پەناگای ژنانمان هەیە بەڵام ئەوە چەند ساڵە ئێمە چەندین ژن لە هەرێمی کوردستان دووبارە تووشی توندوتیژی بۆتەوە دووبارە کوژراوەتەوە لە دوای ئەوەی کە پەناگە بێ بۆ پەناگا لە دوای ئەوەی کە چووە ئەو میکانیزمانی لەنێو باڵێن دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆی تەرخانکراوە بەکارهێناوە ماوەیەک تایە بۆ دوای لێ هاتووەتە دەرێوە تووشی کوشتن بووە تووشی توندوتیژی زیاتر بووە بۆیە بۆ مانایە کە تۆ ئەم میکانیزمانە لەوێت کار ناکە دەبێ بە دوای ئەوە بیکەی میکانیزمی باشتر ژمارەی شەلتەرەکانت زیاد بکەی بودجەی فراوان تەرخان بکەی ئەبێ بودجە تەرخان بکەی بۆ بەرەوڕووبوونەوەی توندوتیژی هەرێکی چۆن مەسەن لە وڵاتی بەریتانیا بودجەیەکی تایبەت تەرخانکراوە بە ئەوەی پێی ئەڵێن ڤۆڵت واتە بەرەنگاردنەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان و هەموو باڵێن ئەم بودجەیەکی سادتە جێگیرکراوە و فەندی هەموو ئەو دام و دەستگایانە کە کارێک بکەن خزمەتێک بکەن لە پێناو ئەوەی کە ژنان بتوانن فریای خۆیان بکەون مناڵەکانیان ڕزگارکەن لە دەست توندوتیژی خۆیان ڕزگارکەن و دنیاکی ژیانیان بمێنەوە بەسەر بکەن بەشێکی تریشی وەکوتم میکانیزمەکان ئەوەیە کە تۆ بێ یاسات هەبێ دام و دەستگات هەبێ پەناگات هەبێ بەرنامە هەبێ بۆ پشتگیری ئەو ژنانی کە لە دەست توندوتیژی نەجاتیانە بێ ڕزگارە بن و هەروەها لە ڕاگەیاندنا کەمپێنی فراوانت هەبێ دژی توندوتیژی قسە بکەی لای ئێمە لە هەرێمی کوردستان ڕێک بە پێچوانەیە وەکوتم بۆ نمونەیەکی لەو دیاردانەی کە لەم چەند ساڵی ڕابردووە سەری هەڵاوە مەلا سەلەفیەکان لە مزگەوتەکانەوە بە هەزارەهایان بەردەوام توندوتیژی دانایە لە دژی ژنان و ڕێگە پێدراون و کەس محاسبەیان ناکا لەسەر ئەمە هەر ئێستا لە یوتیوب زیاد لە 200 دانە کلیپ هەنگامی توندوتیژی مەلاکان هەیە لە بەرامبەر باڵێن توندوتیژی بەرامبەر بە ژنان کە هانی ئەدەن مەلا هەیە ئەڵێ بڕۆن کچەکانتان بن بە شوو لە 14 ساڵیە مەلا هەیە ئەڵێن ئەبێ چزانم لێدان لە ژن بەم جۆرە و بەم جۆرە شایستەیە و ئەوەیە مەلا هەیە بە باوکان ئەڵێ مەهێڵن کچەکانتان بڕۆن بۆ کۆلیج مەهێڵن بڕۆن دەرەوە واتە ڕێک بە ئەم میکانیزمەی من باسیەکەم کە مەسەلەی ڕاگەیاندن و کەمپێنی بەردەوام دژی توندوتیژی لە هەرێمی کوردستان ڕێک پێچوانەکەمان هەیە ئێمە کەمپێنی فراوان هەیە بۆ هاندانی توندوتیژی باسی دەسەڵات خۆی ناکا بە ساحێری بەڵام لە ژێر سیێسایی ئەوە ئەم کارە ڕێئەدا واتە ئەمیش دەربستە لەوەی کە ڕێگی پێبگرێت ئەگەر من بێمە سەر مەسەلەی ئەوەی کە چۆن ڕوبەڕووی توندوتیژی ئەبینەوە بە بڕوای من میکانیزمەکان من باس کرد بەڵام بە دەرەجەی یەکەم ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی ئیرادەی دەسەڵاتێکە ویستی دەسەڵاتێکە کە ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستان من باسەکەم لێرەوە پارەی لەبەردەستایە ئیمکاناتی توانایی ئابووری وا لەبەردەستە و توانایی پسپۆری و کەسەکان ئەو ئەتوانێت بخاتەگە و ئەو ئەتوانێت یاسا دەرکا بۆ ئەوەی ئەم جیاکاری توندوتیژیانە لەسەر ژنان بارەکەی کەم بکاتەوە بەشێکی تریشی ئەوەیە هەرو یاسانەی ئێستا دەرکراوە یاسای توندوتیژی خێزانی هەموو ئەمانە لە بواری جێبەجێکردنانی ئەو 3 ساڵ زیاترە نازانم 3 ساڵ زیاتر یاسای توندوتیژی دەرچووە هەتا ئێستا لە دەمی کەسانی دەسەڵاتدارانەوە ئەڵێن نەچێتە بواری جێبەجێکردنەوە ژنێک ڕزگار نەکراوە لە توندوتیژی لەبارەیەوە واتە ڕوبەڕووبوونەوە یەکەم بە ئیرادە ئەبێت دووەم بەوەی کە دەسەڵاتێک خۆی یەکسانی خواز بێت خۆی مەسەلەی ژنان مەسەلەی بێت مەسەلەی قەڵدانەوە بابڵێن هەستانەوە بەبارەی دۆخی ژنان چۆڵی بەهێزکردنی ژنان لەبارەی ئابووریەوە ئاوەڵاکردنی دەستی ژنان بۆ ئەوی فرسەتی کاری باشیان هەبێت فرسەتی خوێندنی باشیان هەبێت لە هەلەکانی کار کە لە کۆمەلگایە هەیە بەهرەمەند بن بە یەکسانی کردنەوەی دایانگا بۆ ئەو ژنانی کە ئەیانێت کرێکار بن یا فەرمانبەر بن هیچ بکەنەوە لەباری ئابووریەوە سەربەخۆ بن هەموو ئەمانە ئەتوانێت ڕێگەیەک بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی لەنێو کۆمەلگا لەنێو خێزانە بەرامبەر بە ژنان چونکە کاتێ ژنان لەباری ئابووریەوە باری دۆخیان باش بن ئەتوان لەسەر کردویان بۆستن ئەتوانن ڕێگە نەدەن و بەهێز بن و ڕێگە نەدەن بۆ توندوتیژی بەردەوام بەرامبەریان بکرێت من بەداخۆ ئاخر قسەم ئەوەیە کە من وەکوتم پێشتر ئەم قسانە کە ئێمە ئەکەین تێوریە ئەم قسانە ئەسڵەن بەرنامەی نووسراوە ساڵهای ساڵ ئێمەوە بزووترین یەکسانی خوازی ژنان خستومانەکە بەردەست ئەم دەسەڵاتە بە ئومێدی ئەوەی ڕۆژە لە ڕۆژان سەیری بکەن و ئاوی لێبەنەوە و ئەم میکانیزمانە بەکاربێنن بۆ کەمکردنەوەی ئەو توندوتیژیە کە دەستداوانی لەم کۆمەلگایەدا لە بۆ ژنان لە هەرێمی کوردستانە
بەڵام ئەم دەسەڵاتە وە بە تایبەت لەم باریدۆخی ئێستاە بینین کە خۆی تووشی قەیرانی جۆراوجۆر بووە لە باری سیاسی و لە باری ئابووریەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەیسەلمێنێ کە وەک دەڵێن ئەهلی ئەم کارە نییە واتە ئەم ئیشەی لەدەست نایە پێی ناکرێ و نایوێ بیکات ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ژنان کەم کاتەوە هۆکارەکەشی ئەوەیە کە خۆی دەرگیری چەندێک قەیرانە و خۆی دەسەڵاتە نییە پێکسەنی خواز بێت بەڵکو خۆی دەسەڵاتێکە کە بەداخەوە زیاتر بەرژەوەندی خوازە قازانجپەرستە و دەسەڵاتێکە کە ئەوەیە مەسەلەی ژنان بەکاربێنێ بەردەوام لە گەمە سیاسیەکانیان لە گەمەی دەسەڵات وەرگرتنیە و من لێرە باسیەوە کەم کە هێزە سیاسیەکانی نێو ئەم دەسەڵاتە هیچ کام لەم هێزانە باز لە یەکسانی ژن پیان ناکەن هیچ کام لەم هێزانە باز لە نەهێشتنی توندوتیژی ناکەن لەسەر ژنان هیچ کام لەم هێزانە نمونەیەکی کاریان نیشان نەیاوە و نیشانیشی نادەن هەر بۆیە ئەگەر دەسەڵاتی هەرێم لەم هێزانە دروست ببێ ئەمانە ناتوانن توندوتیژی کەمکەنە لەسەر ژنان و ناتوانن ئەم میکانیزمانی ئێمە باسمان کرد بگەنێبی هەر بۆیە بە بڕوای من چارەسەرێک ڕێگەیە کە ئەمێنێتەوە لە بەردەم بزرگترین یەکسانی خوازی ژنان بەردەم ژنان و پیاوان یەکسانی خواز ئەوەیە کە هەوڵ بدەن لە دەربەشەکانی تری کۆمەڵگە هێزی خوان ڕێکخەن و بەردەوام بە داواکاریەکانی مافی یەکسانی ژنی پیا و هێشتنی توندوتیژی ئەمانە ڕوبەڕووی ئەم سیستەمە ببنەوە داوای گۆڕینی سیستەمی دەسەڵات بکەن داوای ئەوە بکەن کە ئەم سیستەمە ئیتر تەواو بە ئێماڵێت من ناتوانین توندوتیژی تەواو بکەن لە کۆمەلگا بەرامبەر بە ژنان بۆیە ڕێگەکەی ئەوەیە کە ئێمە بەدوای گۆڕینی ئەم سیستەمە نابین و بەدوای ئەوە بین کە ئەگەر بمانەوێت توندوتیژی کەم بێتەوە ژنان ڕزگاریان بێ مافەکانیان هەبێ یەکسانی ژنی پیا بێتبی ئەبێ ببین بە بەشێ لەو خەباتێکە بێ سیستم لە بنەوە هەڵکردنەوە بیگۆڕێت یا بیکاتە سیستمێکە مافی یەکسانی مافی هەڵاتبوونی یەکسان مەدەنیەت بۆ ئەم کۆمەلگایە بێن بینەرانی ئازیز ئەوەی لە بەرنامەکەی ئەمڕۆی تەوارەکاندا پێشکەشکرا توندوتیژی خێزانی و هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم دیاردەیە و میکانیزمەکانی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خێزانی بوو تا بەرنامەیەکی تر و حوتەیەکی تر بژین بە شادی و ماڵاوە.